سڵاتان لێبێت و ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەرزێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی کرێکارانی لەسەر کار دەرکراوی پێترۆشیمی ئیلام، ناڕەزایەتی خاننشینکراوان لە کرماشان، هەڵمەتی ژینگە پارێزانی کوردستان بۆ یارمەتی خەڵکی شارەکانی جوانڕۆ و پاوە، خۆپیشاندانی چالاکوانانی سیاسی کۆبانێ بۆ پشتیوانی لە خەڵکی جوولەمێرگ، ناڕزایەتی کرێکارانی پەیمانکاری شاغەڵ لە پێترۆشیمی ئیسفەهان، کوشتنی بەندکراوێک لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە زیندانی تاران و خۆپیشاندانی سۆسیالیست و کۆمۆنیستەکانی فەڕەنسا دژ بە فاشیزم. درێژە هەواڵەکان. کۆبوونەوەی کرێکارانی لەسەر کاردەرکراوی پێترۆشیمی ئیلام. ڕۆژی سێشەممە 22 جۆزەردان کرێکارانی لەسەر کاردەرکراوی پێترۆشیمی ئەرغەوانی ئیلام لە ئەزبەلا تەکلیفی و ناڕۆنی دۆخی پیشەییان ناڕزایەتیان دەربڕی. بە پێڕاپۆرتەکان کۆمەڵێک لە کرێکارانی شاغەڵ لە بەشی ساختمانسازی پێترۆشیمی ئەرغەوانی ئیلام بە 5 بۆ 10 ساڵ پێشینەی کاری پاش تەواوبوونی گرێبەستەکانیان لەسەر کار دەرکراون. کرێکاران لە ئازنەدانی داخوازیە دواخراوەکانیان، نوێ نەکردنەوەی قەرارداد، پەرداغ نەکردنی حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تامین نیشتیماعی ناڕازین و داوا دەخەن دۆخی پیشەییان ڕوون بکرێتەوە. ناڕزایەتی خانەنشینکراوان لە کرماشان. ڕۆژی سێشەممە 22 جۆزەردان خانەنشینکراوانی تامین نیشتیماعی، کشوەری، مخابرات و زانیاری پزیشکی لە کرماشان بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی مایشەتی کۆبوونەوە. خاننشینکراوانی کرماشان لە کۆبوونەوەکەی ڕۆژی سێشەممەیاندا با وتنەوەی دروشم، خوازیاری زیادکردنی حەقدەست و مەزەیە، هاوسەنگسازی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. هەڵمەتی ژینگە پارێزانی کوردستان بۆ یارمەتی خەڵکی شارەکانی جوانڕۆ و پاوە. ڕۆژی سێشەممە 22 جۆزەردان کۆمەڵێک لە ژینگە دۆستانی کوردستان بە مەبەستی دامنکاردنەوەی ئاگری دارستانەکانی جوانڕۆ و پاوە بە هانای خەڵکی ئەو دوو شارەوە چوون. بە پێی هەواڵی گەیشتوو ژینگە دۆستان لە شارەکانی سنا، کامێران و مەریوان خۆیان گەیاندووەتە شارەکانی جوانڕۆ و پاوە و هاوڕێ لەگەڵ خەڵکی ئەو دوو شارە هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئاگری دارستانەکانیان داوە. ژینگە پارێزانی کوردستان داوا لە خەڵکی شۆڕەشگێردەکان یارمەتیان بدەن و ئاو خۆراکیان بۆ دابینکەن تاکو بتوانن بە زووترین کات ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. جەنایەتی بە کرێگیراوانی کۆماری ئیسلامی لە حەق خەڵکی یارسان. بە پێی هەواڵی گەیشتوو شەوی دووشەممە 21 جۆزەردان بە کرێگیراوانی کۆماری ئیسلامی لە پارێزگای کرماشان خەڵە و خرمانی کەشاوەرزانی یارسانیان بۆ دووهەمین جار ئاگرداوە. بە پێی زانیاریەکان شەوی ڕابردوو بۆ جاری دووهەم خەلە و خەرمان و دارزەیتونی شارۆمەندێک بە ناوی نیعمەت زەحمەتکێش کەسایەتی و چالاکی مەزەنی یارسان لە ئاوایی حەسەن سولەیمانی سەر بە شارۆچکەی پشتن لەلایەن بە کرێگیراوانی کۆماری ئیسلامی و دوژمنانی ژینگەوە بە ئەنقەست ئاگری تێبەردراوە و زەرەر و زیانێکی قەرەبوون نەکراوی لێکۆتوێتەوە. گۆڕانی حکمی ئەعدامی مامۆستا محەممەد خزرنەژاد بۆ زیندانی هەتاهەتایی. دوای پێشڕاستکردنەوەی حکمی ئەعدامی مامۆستا محەممەد خزرنەژاد کەسایەتی ئائینی و لا دەست بە سەرکراوانی بزوستنەوەی ژنجیان ئازادی لە شاری بۆکان، دەستگای قەزای کۆماری ئیسلامی ڕاگەیاندووەکە ئەو حکمە بۆ زیندانی هەتاهەتایی گۆڕدراوە. دادگای ئینقلابی ڕەژیم لە شاری وەرمێ ساڵی 1402 مامۆستا محەممەد خزرنەژادی بە تۆمەتی ئەفسادولفیل ئەرز هەوڵدان دژی ئەمنیەتی ملی و تەبلیغ دژی نیزام بە ئیعدام و 16 ساڵ زیندان مەحکوم کردبوو. ناوەندەکانی مافی مرۆڤ ڕۆژی 17 جۆزەردانی 1403 ڕایان گەیاند کە حکمی ئەعدامی ناوبراو لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە پشتڕاستکراوەتەوە، بەڵام هەواڵدێری میزانی سەر بە دەستگای قەزای کۆماری ئیسلامی ڕۆژی دووشەمە ڕایگەیاندووە کە حکمی لە سێدارەزانی مامۆستا محەممەد بۆ زیندانی هەتاهەتایی گۆڕدراوە. مامۆستا محەممەد خزرنەژاد ڕۆژی شەممە 28 خەزەڵوەری 1401 لە ڕەوتی شۆڕەشی ژینە هاوڕێ لەگەڵ کوڕەکەی بە توندوتیژیەوە دەست بەسەر کرا.
خۆپیشاندانی چالاکوانانی سیاسی کۆبانێ بۆ پشتیوانی لە خەڵکی جوولەمێرگ. ڕۆژی سێشەممە 22 جۆزەردان کۆمەڵێک لە چالاکانی سیاسی و ئەنجامانی ئێجارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان لە شاری کۆبانێ بۆ پشتیوانی لە خەڵکی جوولەمێرگ لە باکووری کوردستان خۆپیشاندانیان کرد. لە ڕێکەوتی 3 ژوئەنی 2024 زاینی محەممەد سدیق ئاکیش شارەزاری هەڵبژێردراوی جوولەمێرگ لەلایەن پۆلیسی تورکیاوە دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزاییە وڵاتەوە بە 19 ساڵ زیندان مەحکوم کرا. دەوڵەتی تورکیا لە کردەوەیەکی نایاساییدا قەیومی خۆی لە جێگەی محەممەد ئاکیش دانا و ئەو کردەوە ناڕزایەتی بەرینی خەڵکی باکووری کوردستانی لێکەوتەوە. ماوەی یەک هەفتەیە کە خەڵکی باکووری کوردستان لە شارەکانی ئامەد، جوولەمێرگ، وان، ئیستانبوڵ و ئێزمیر دژ بە دەوڵەتی ئەردۆغان خۆپیشاندان دەکەن و ڕۆژی سێشەممە چالاکانی سیاسی و ئەنجامانی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان لە کۆبانێ بۆ پشتیوانی لە خەڵکی جوولەمێرگ خۆپیشاندانیان کرد. کۆبوونەوەی گەورەی خانەنشینکراوانی فەرهەنگی لە تاران. ڕۆژی سێشەممە 22 جۆزەردان خانەنشینکراوانی فەرهەنگی ساڵی 1402 بۆ جارێکی دیکە لە بەردەم وەزارەتی ئاموزش و پەروەرشی کۆماری ئیسلامی لە تاران کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان خانەنشینکراوانی فەرهەنگی ساڵی 1402 لە سەرانسەریێرانەوە خۆیان گەیاندوتە تاران و لە بەردەم وەزارەتی پەروەردەدا کۆبوونەتەوە. خانەنشینکراوانی فەرهەنگی خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست و مەزایە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، زابینکردنی بیمەی دەرمانی کارامە، هاوسانسازی حەقدەست و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. شایانی باسەکە لە کۆبوونەوەی خانەنشینکراوانی فەرهەنگی لە ڕۆژی یەکشەممە هێزەکانی ڕژیم هێرشیان کردە سەر ناڕازیان و 2 معەلیم دەست بەسەر و پاش چەند کاتژمێر ئازاد کرا. ناڕزایەتی کرێکارانی پەیمانکاری شاغەڵ لە پێترۆشیمی ئیسفەهان. کرێکارانی پەیمانکاری شاغەڵ لە پێترۆشیمی ئیسفەهان ڕۆژی سێشەممە 22 جۆزەردان لە نەزانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێزانیاریەکان کرێکارانی پەیمانکاری شاغەڵ لە پێترۆشیمی ئیسفەهان لە نەزانی حەقدەست و مەزایە جوەخراوەکانیان ناڕازین و داوای وەلانانی پەیمانکار بەستنی قەراردادی ڕاستەوخۆ لەگەڵ خاوەنکار، نوێکردنەوەی گرێبەست، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و زابینکردنی بیمەی تەکمیلی بن. بەیاننامەی شۆرای سنفی فەرهەنگیانی ئێران بە بۆنەی ڕۆژی جیهانی منداڵانی کار. ڕۆژی سێشەممە 22 جۆزەردان شۆرای هەواهەنگی و ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران بە بۆنەی ڕۆژی جیهانی منداڵانی کار بەیاننامەیەکی بڵاو کردەوە. لە بەشێکی ئەو بەیاننامەدا هاتووە ئەمڕۆ ڕۆژی جیهانی وەلانانی کاری منداڵانە، بەداخەوە سیاسەتەکانی دژە پەروەردە و دژە مافی منداڵانی کۆماری ئیسلامی بووەتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی منداڵانی کار و بە هەزاران قوسابی لە خوێندن دوورکەوتونەتەوە. شۆرای هەواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران بەردەوام بەرگری لە مافی منداڵانی کار و قوسابیان دەکات و خوازیاری وەلانانی کاری منداڵانە. ئەم ڕێکخراوەیە باوەڕیوایەکە منداڵان ئەبێ سەرقاڵی یاری و فێربوونی مناڵانەی خۆیان بن و نابێت بەهۆی هەژاری و هەڵاواردن ناچار بە کارکردن لەسەر شەقام، کارخانە و بازار بن. بارۆدۆخی ئەمڕۆ نەتیجەی سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامیە و ئێمە ئەو سیاسەتانە بەتوندی شەرمەزار دەکەین. دەستبەسەرکردنی هاوژینی شەریفە محەممەدی لە ڕەشت. ڕۆژی سێشەممە 22 جۆزەردانی 1403 هێزە ئەمنیەتیەکانی ڕەشت سیروس فەتحی هاوژینی شەریفە محەممەدی لە چالاکانی کرێکاریە و شارەیان دەست بەسەر کرد. بە پێڕاپۆرتی کانۆنی مافی مرۆڤی ئێران پاش تێپەڕبوونی 2 ڕۆژ بەسەر کاتی بەڕێوەچوونی جەلەسەی جاجگاییکردنی شەریفە محەممەدی لە چالاکانی کرێکاری خۆشناوی خەڵکی ڕەشت، هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ماڵی ئەو چالاکە کرێکاریە و هاوژینەکەی بە ناوی سیروس فەتحیان بە توند و تیژەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستەوە. کوشتنی بەندکراوێک لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە زیندانی تاران. لە ڕۆژانی ڕابردوودا بەهارە لە لەهی دەرهێنەر و فیلمنامەنووسی خەڵکی ئامۆل و دانیشتووی تاران لەلایەن جنایەتکارانی کۆماری ئیسلامی لە زینداندا کوژراوە و
چەرمەکەی بەنهێنی لە گۆڕستانی سەکینەی کەرەج ئەسپەردەی خاکراوە. بەهارە لەلەهی لە ڕەوتی ناڕزایەتیەکانی ساڵی 1401 بۆ ماوەی 10 ڕۆژ دەست بەسەر و پاشان ئازادکرا. ئەو چالاکە مەدەنیە مانگی ڕەشەمەی ساڵی 1402 بۆ جارێکی دیکە دەست بەسەر و لە ژێرە شکنجەی سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی لە زینداندا کوژرا و تەرمەکەی لە گۆڕستانی سەکینەی کەرەج بە شێوەی نهێنی بە خاک سپێردرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ڕژیمی ژنایەتکاری ئیسلامی بۆ ئاشکراکردنی مەزاری بەهارە 15 ملیۆن تمەنی لە بنەماڵەکەی وەرگرتووە. هەروەها هەڕاشیان لە بنەماڵەی ئەو قوربانیە کردووەکە نابێت مەراسمی پرسە و سەرخۆشی بۆ بگرن. هێشتا هۆکاری بەندکران و شێوەی گیانەدەستانی بەهارە ڕوون نییە، بەڵام هەڵسوکەوتی مامورانی حکوومەتی دەری دەخات کە ئەو بەندکراوە لەلایەن خۆیانەوە کوژراوە. دووە هەواڵ خۆپیشاندانی سۆسیالیست و کۆمۆنیستەکانی فەڕەنسا دژ بە فاشیزم. ڕۆژی دووشەممە 20 جۆزەردان گروپە چەپ و سۆسیالیستەکانی فەڕەنسا کە زۆربەیان گەنج بوون لە چەند شاریە وڵاتە دژ بە سەرهەڵدانی فاشیزم و براوەبوونیان لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی ئۆروپا خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان حەزبەکەی ماریان لۆپێن زۆرترین کورسیەکانی پەرلەمانی بۆ خۆی مسۆگەر کردووە و ئێمانوئێل ماکرۆن هەناچار بە هەڵوەشانەوەی مەجلس و ڕاگەیاندنی هەڵبژاردننی پێشوەختە بووە. ڕۆژی ڕابردوو گروپە چەپ و سۆسیالیستەکانی فەڕەنسا لە چەند شاریە وڵاتە دژ بە فاشیزم خۆپیشاندانیان کردو. ڕۆژی سێشەممەش بەرەی چەپ کە پێکاتبوو لە حزبی سەوز و چەپی ڕادیکاڵ بە سەرۆکایەتی لوک منالشۆن هاوپەیمانیان دژ بە فاشیزم پێکێنا و لەگەڵ بەشداریکردن لە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی فەڕەنسا ڕەزامەندیان نیشاندا. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و ئەسوود.